لەبەر با بزانن ئەو پرچە تاجی سریانە. بۆ پاڵپشتی ڕۆژئاوا کەسبکاران لە بازاڕی سلێمانی هەستاون بە دانانی پرچێک کە بەڕەنجی ئاڵای کوردستانە و لەسەر شێوەی پرچە. ئەمە بۆ ئەو پرچەیە کە بڕابوو. لێرە هەمووان هاوسۆزن لەگەڵ کوردانی ڕۆژئاوای، هەمووان یەکگرت و پاڵپشتی یەکەن. لێرە شیروانی لەگە فەرمی تێرەکە شیروان سڵاو لێبێ چۆن بۆ مەتاندانا لێرەیە. وڵاهی ئەتوانم بڵێم شتێکە زۆر بەداغ بوو بڕینی پرچی و خشکەمان بوو، چونکە بەڕاستی زۆر لە دڵیاین بۆیە بڕیارماندا لەگەڵ کاک پەیوەند و کاک کارمەندوانە پرچە دروستکەین بە درێژی 2 مەتر لەبەرەوەی ئەم بازاڕە زۆرترین عەرەبی پێیاڕات لەبەر با بزانن ئەو پرچە تاجی سریانە. وەکو کەسێک چۆن پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا ئەکەیت؟ فەزلی خۆی گەورەیە هەموو ساڵێکە تووشی ئەم جۆرە ئاژا و بەڵایە ئەبین کە بەسەر کوردایەت. ئێمە هەر لە هەم بازاڕەکەیە و هەم برادرانی خارجی بازاڕەکە ئەم یعنی کەمپینێکی خێرخوازیمان دائیمەن ساز کردووە کە جلوبەرگ و قەمسەڵە و بلووس و پانتۆڵ و بیجامە و ئەو جلوبەرگانەی کە هەمووی جلوبەرگی زۆر گەرمن، جلوبەرگی زۆر باشن. ئێمە هەموو ساڵێک دەست پێشخەر بووین نردومانە. ساڵی لە سەرەتای ئەم ئاژا و بەڵایە کە ڕووی کرد لە ڕۆژاوا نزیکی 500-600 جوود پێڵاوی ئیتالی مناڵان هەموویمان گەیاندە مناڵەکانیان کە چونکە ئەوان لە سەرما و سۆڵەیە بوون و ئەتوانە بڵێن لەسەر و نزیکەی 2 بۆ 3 هەزار قەمسەڵە و بیجامە و پانتۆڵ و دەستکێش و ئەم شتانەمان گەیاندە دەستیان. ئەو دیمەنەی کاتێکە بینی و پرچی کچێک بڕا ئەمە داچەنە کاریگەری لەسەر خودی خۆ هەبوو. بەڕاستی من هەمیشە لە بیرما مناڵەکانمان کە ئەڕۆشتن بۆ مەکتەب یا خوشەکانم یا خود دایکم ئەو پرچەی هەبوو وا هەستمە کرد پرچی دایکمیان بڕی، یعنی ئەوەندە ئازاری پێیان. دەستخۆش بێت. قسەیەکە قسەیەکەیە و هەشتاژەکەیە لە تۆڕ کۆمەڵاتیەکان هەڵەیە کە زیەکە بڕی هەزاران کە زیە هۆنینەوە، بۆیە بە بڕینی کە زیەک کورد ناوەستێت، کچەکانمان ناوەستن. کوردستان هەر ئاوادان بێت.